زانکۆ لە قوتابخانە لە بازار لە تەلەڤیزۆن لە مۆبایلەکەی گیرفانێت کێت بێ ئەیبینی هاتەوە گیرفان تۆ هاتە بەردەستەوە ئیمتیحان نییە ئەم ئاسانکاریە تاقیکردنەوەیەکی قورس نییە بۆیە ئاسانبوونی گوناه جۆرێکە لە ئیمتیحان چەند غیرەت و ئازایەتیە ئەو کاتەی تەنیا خۆم و خۆمم لەژێر بەتانێکەیە نەخێر لەسەر ڕێگاکە تەنیا خۆم و خۆم سەیری مۆبایلەکەمەکەم چیم بوێ سەیری ئەواکەم کێم بوێ لەگەڵ ئەوا قساکەم کەس چاوی لێم نییە کەس نامبینێ بەدەر لە خوا سوبحانەهو وتەعالە ئەم ئاسانکاریە تایبەتمەندی ئیمتیحانە فرسەتێکت بۆ ڕێیەکەوێ لە دوکانێ لە بازرگانیەک ئیشەکەی داخیلەکەی لە بەردەستایە زۆر بە ئاسانە توانی پارەکەی دەربێنی ئەمە خۆی ئیمتیحانە ئاسانبوونی گوناهە بۆ خۆی ئیمتیحانە هەزار هەوڵەدەی ئیشێکی دەست ناکەوێ کەسابەتێکی ڕێکوپیەکە دەست ناکەوێ خزمەکەتان ناسیارەکەتان خزمەکەی من خزمەکەی تۆ بە تەلەفۆنێ داتەمەزرێنێ پارەی مفتی شەخەی دەگیرفانت زۆر ئاسان دەوامی واژ ناکەی بۆ خۆی ئیمتیحانە ئاسانبوونی ئەمە چۆن خوا فەرمووی بۆ ئەهلی ئیحرام ئیمتیحانێکمان کردن پێشتر چەند ڕاویانە کرد کەروێشێکیان بۆ ناگیرە ئاسکەیەکیان بۆ ناگیرە ئێستا لە ئیحراممانە نێچیرەکە دێتە بەردەستی